دشوا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي إيشازا قروسان مزين بقاسي بجنا آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دما خوش ببینرین هیجا دیسا دی برنامه شبا هجرانی ده دیسا بهبرنه دیسا جی دی برنامه ده امی هول بدن لرنگین دور و لرنگین نزیک لهولدانین کوالان کا چشمر دبیجن کیجان ایشه کیجان دردی و کیجان خونه دی چارچویا شیوکاریه ده دوی برنامه دی میوانی من شیوکاری کرد آرام علی بخیراتی سرسرا سرچاوا بلی کاکارم هر برس رنگ تابلو جاو قماش ناوروک دربرین شوازی بدست خستنا اتمسفرکی کو دوی چارچوی ده هارمونین رنگان رنگ سور رنگ زر رنگ کسک رنگ شواده رنگ خلی میشی بگشتی دنیای که پر فره پر فراوان و دوی ناف برید جی هر شیوکارک شوازی خواه اسلوبی خواه رنگی خواه و آوای چاوا خواه بچسبین لور اگر ام بحثا تابلوی بکن بتایبتی جی ام بیجن لوی پار زمینه لوی جغرافیایی جغرافیاک از باورم هون شاهدی گلک تشتانه دید تشتین که ام گش بید ایشن و بی کیف خوشی دبن ام السليمانيين تابلويا كو ايرو لبر دسته يا بتايبتيش بيجن ام سليمانيه دست بيبكن بچم جوله بچم مشغوله اف تابلو گور باورياته بيرو بوچولنته من باورم وایە هەموو هونەرمەندێک کە کارەکات و هەڵگری کۆمەڵێک کارلێکە و ینی نقطەیەک نییە کە لەسەری بۆستی تو بڕێ ئێمە دەست پێکە من قەنەعەتم وایە مرۆڤی ئێمە دەیان ڕەهەندی هەیە و هەر جێجار لە یەکێ لە ڕەهەندەکان تەسیرێکی ڕاستەوخۆیە کاتە سەر و بۆ ئیشکردن بە ئیتیجاهی شێبات ڕەنگە ستایلی ئیشکردنی من لە زەمانێکە جیاوازتر بێ بۆم کاتێک کە ئێستا ئیشەکەم ئێستا شێوازێکی تعبیریە زیاتر ئیشەکانی من بە دڵنیاییەوە لە سروشتی هەموو جێگایەک وە سروشتی ئەو گۆڕانکاریانی کە لە جێگایەکە ڕووەدا سیاسی بێ ئابووری بێ یا هەر بوارێکیکە بێ ئەمانە کارلێکی ڕاستەوخۆ لەسەر خودی هونەرمەنددا دەنێن و من قەنەعەتم وایە هونەرمەند دایم بە دوای ڕێبازێکە ئەگەڕێ کە بتوانێت گوزارش لە بیرکردنەوەی خۆی بکەوە بتوانێت بیگەێنێ و پەیامی کە هەیەی و ڕەنگە ئەگەر پێشتر باست لە ڕەنگ کرد ئەو ڕەنگانی کە زیاتر لێرە یا تایبەت لە ئیشەکانی منایبینی ڕەنگێکی زیاتر ئۆکەرین و ڕەنگێکە بە بڕای من پەیوەندی بە سروشتی ئەم منتیقەیەوە هەیە سروشتی ئەم منتیقەیە لەبەر نەبوونی ئاو بەردەوام زۆری کات ڕەنگیشی قاوەی وشکە ساڵیە وشک بوونە زیاتر ئەزانی و ئەو ڕەنگە من بۆ خۆم وای احساسەکەم ئەمە ڕەنگێکی زاڵە تەنها لە سەرکاری من نابگرێت لە سەرکاری زۆرێک لەو بۆیە بڕام وایە سروش کارلێکیشی زۆر گەورە لە هونەرمەندەکە و ڕەنگەکانی پێ سەپێنێت و ناتوانێت لی دەرچێت و کاتێک کە ڕەنگێکی جیاواز لەوە بەکاربێنێت ڕەنگە لە تابلۆکەیان نامۆ بێ یا بە نوعێکی کە بێ بۆیە ئەوەی کە ڕەنگێکی جیاوازەیە بۆ تۆ ڕەنگی بیرکردنەوەیە ڕەنگی ئەو کارلێکە مێژوویە کە تۆی گەورە دەکات کاکارم پرسێکتر ئەم ببێژن تەستە تەگۆ تعبیری
او جهرتن شواز جهرتن ام بيجن هجر انطباعي بقى انا ابو تعبيري بو نظام شيء او تاثيرات شيء يعني بيجن قالوا تمنه آیا مثلا پاشخانه آنجی بيجن جهان بینیه يعني او چی او تشتا شیوه کار مثلا 10 سال بشێوازێکی پشتی 10 ساڵە شێوازێکتر ئەو چکوتی ئەو ڕەنگەوەی کە پێشتر باسم کرد هەمان جواب بێت بەڵام من بڕام وایە بەشێک لەوەی کە من لە جوابی پرسیارەکەی پێشوە باسم نەکرد ڕەنگەوە بێ زۆریمانەوەت لەگەڵ کانڤاس و ڕەنگەکانتە و زۆری تەجروبەکردن لەسەر ئیشکردن و زۆر و حتا گۆڕینی بیرکردنەوە و لەو باوەڕێیان زۆری خوێندنەوە و تێگەیشتن لە ئەدەبیاتێکی کە باوەڕم وایە ئینسان بەردەوام حتا لە ڕووی چێژوەرگرتن لە ستایلێک لە گۆرانی ڕەنگە لە زەمانێکە ئەو چێژوەرگرتنە فۆرمەکەی بگۆڕێ نەوعیشیکە بێ ڕەنگە لە زەمانێکە کە ڕەفتی بە تەمەنێکەوەیە ڕەنگە گۆرانیکی سەریع زۆر زیاتر بدروژێنێ بەڵام لە تەمەنێکە کە ئیتری نەبی ڕەنگە و گۆرانی هادیئانی کە پێویستە بەوەیە هێمنێک کاتەوە بڕام وایە بەشێکی پەیوەندی بە تەمەنەوەیە و بەشێکی پەیوەندی بە ئەو تەجروبە زۆرەی کە لە ژیانە وەریەگری و تەنها هەر ئەوە نییە کە لەناو ئەو فەزای کۆمەلگایە کە تیاژیت و هەندێک تەجروبە هەیە تۆ بەدەستی خۆ دەهێنیتە ناو خۆتەوە وەکو بواری خوێندنەوە وەکو بواری بینینی فیلم وەکو بوارێک حتا ئێستا لایەنی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەوریش و تەسیرێکی زۆری هەبوو لەسەر نەک تەنها هونەرمەند لەو باوەڕیان دەور و تەسیری هەیە لەسەر ستایلی هەڵسوکەوتی مرۆڤەکانی ناو ئێرە حتا گەر دوور نەڕۆم ڕەنگە لە شێوازی خطابی سیاسەکانی شابی بینیتەوە زانی و ئەمانە دەور و تەسیراتی زۆری هەیە ڕەنگە هەر بەشێکی لەمە بیگریت پێویستی بەوەیە ئەوەنی هەڵوێستەیەکی لەسەر کوێت و قسەی زۆر لەسەر ئەوەی شێوە کار کاتی ئەو ڤەگوهەرتن ڤەگوهەزین کاتی کو دروست دەبێت ئەو يعني چۆن دەزانم کو ئەم ستیلە ئەم شێوازە يعني ببێژن جهێوازە یانجی جوانترێ یانجی خۆشترێ بۆوی يعني چۆن دکارە ئەو بە شێوازێکی نابێنە vê قوناخێ vê مرحلێ و vê مرحلێ وسان بێژن هەلسنگین و بنرخین و بکارێ di çarçeweyan bêjin xwe guhertinê di berdewam bikin من باوەڕم وایە هەندێک ستایل هەیە خۆی فەرزی خۆیەکە بەسەر توێ ئەوە تۆ نیت کە فەرزیەکە ئەم ستایلت هەبێ و تۆ نیت کە بڕیارە دەیت ئیتر لەم شێوازە هەندێک جوان لەم شێوازە ئیژەکەیت ئەوەی کە تۆ ئەگۆڕێت و مەجرای ئیشکردنە دەگۆڕێ بۆ شێوازێکی کە یا ستایلێک لە کارکردنی کە لەو باوەڕێم ئەو زەمانەی کە تیا ئەژید و دەربڕینی ئەو زەمانە هەستەکەم هونەرمەند بڕیار دەدا کە ئەم شێوازە پێویستەوە کاری تیا بکەوە و لەبەرەوە من قەناعەتم نییە هونەرمەندێک ئەگەر لە ناو قەوسێک نایبنین هونەرمەند نەک کەسێک میهنەیەتی ئەو شتەکە بکە لەو باوەڕێیان ضەروریەتی ڕەنگە و زەمەنە بێ و لە نەتیجەشە چۆن بینایە کە دروستەکەیت و ئەساسەکەی پێویستی بەوەیە کە ڕەنگە هەتا مەترێکی دیوار بێ لە دوایەوە پێویستە پەنجەرە دروستکەی ڕەنگە پێویستە بەوە بێ هەندێک جار تەجروبەکردن ئەو گەینێتەوە قەناعەتی کە ئەمە ئەم شێوازەیە کە پێویستە کاری تیا بکەی هەندێک جار چێژ وەرگرتنە بەڵام بۆ من کاتێککە ئیشەکەم هیچ لەحزەیە بیرم لە جوانی نەکردوەوە چکە بیرم لەوە نەکردوەوە کە بەرامبەرەکەم ئەمەی پێ جوانەیە پێی جوان نییە چکە لە نەتیجا من کار بۆ خۆمەکە هەر ئەم ببێژن ئەف تابلۆ ئاکۆ ئانها لەبەردەست يعني من زۆربەی ئەو شێوەکارن کو من چاپێکەفتن بوار کردی هەرمە ئەف پرسکریە يعني ئانها ji بۆی شعر ئەم ببێژن زمان تشتێکی دەستنیشان کردیە ئەv بە عەرەبی تێنویساندن ئەv بە کوردی تێنویساندن ئەv بە فەرەنسی بە ئینگلیزی ئەم چ زمانە ببێژن لێ تابلۆ ئەو تشتا مەسەن بێژن تابلۆیە دکێت تابلۆیەکە کو بەسەر نەتەوەیەکێ دچێ ئەو تشتێک زمانی خۆ هەیە یان تو نەیە
من قەنەعەتم وایە لەم زەمەنەی ئێستایە هونەر ئەم شتەی ون کردووە. ڕەنگە گەر بۆی بگەڕێتەوە ڕەنگە لە بواری کولتور و هەندێ شتیکەیە ئەوە نییە ناسنامەی نەتەوەکان بدۆزیتەوە بە تایبەت لە بوارە هەڵسوکەوتی ئینسان و ئەو ئاو تەقالیدانی کە هەیە. پێم وایە هونەر تا بەشێک تەجاوزی ئەم مەرحەلەیە کردووە. هونەر زمانێکی زۆر عالەمی ترە وەک لە یعنی بۆ نمونە من کاتێکی شێشی خۆم هونەرمەندێکی فەڕەنسی بەدڵێتی لەبەرەوە بەدڵی نییە کە هونەرێکی کوردیە، لەبەر ڕەنگە ئەو پێوەرانی ئەو زۆر جیاوازتر بێ لەو پێوەرانی کە من هەمە. بەڵام زمانێک هەیە، زمانێکی مشتەرەک هەیە کە بریتە لە ڕنگ و بریتە لە سەدحێکی تودی کە تۆ ئەیبینی وە قوەی هێڵی تایە وە قوەی وەشاندنی فڵچە و چەقۆ ئەوانەی تایە لە کارکردن تا هەندێک جار ئەم مفرەداتە بچووکانە مفرەداتێکە کە هونەرمەندێکی ڕەنگە نەمسایی زۆر چێژی لێبینێ بەقەدەر هونەرمەندێک ڕەنگە لە ئەفریقا بێ زۆر خواردتر و هونەرمەندێکە لە وڵاتێکی گەرماژی بۆ هونەرمەندێکە لە وڵاتێکی سارداژی. بەڵام مانای ئەوە نییە ئەم شێوازە لە کارکردن تەسیراتی ناو ئەم کۆمەلگایی تۆیتیانیەوە ئەو مەعانات و ئەو ئازار و ئەشکەنجانی کە لە وڵاتەکەی تۆیە هەیە ڕەنگی نەیابێتەوە یا دەوری نەبوو بێ. بەس بۆ من ئەوەندەی کە پرسیار لە کارەکانی من کراوە بۆ هونەرمەندانی کە لە دەرەوەن پرسیارێکی ئەو تۆ نەبووە مە چ زۆرێکی هەیە بۆ کوردبوونی ئەم هونەرمەندی هونەری تۆ کە ئەیکەیت و من بۆ خۆشم کاتێک کارەکەم بیرم لەوە نەکردوتەوە ئەوەندەی بیرم لە ئینسانی بوون لە کاری خۆما کردوتەوە. ڕەنگە ئەگەر قەزەیەکی گەورە لە وڵاتێکی کە هەبێ ڕەنگە بە هەمان سروشتیە و قەزەی کە لە وڵاتەکەی مناڕۆیە ڕەنگە کارم تێ بکات و ڕەنگە بتوانم کاری لەسەر بکەم و ئیشی لەسەر بکەم. بۆ من ئینسانی بوونی پەیامێکی زۆر گەورەیە و ئەو ئینسانەوە هەموو حقوق و مافێکە هەیەی هیچ جیاوازینێ لەگەڵ هیچ ئینسانێکە لە هین بیا لە جێگایکی کرد. باش کاک ئارمانە خالێک وسا ینی ئەم ببێژین چاو بێژم وسا بزر دەبێ خاڵ چاوە ئەزێ بزانە بم کو ئەو کەس لە کیژان ژینگەهێ دژی چاوازێ بزانە بم زمانی مەسەن دایکاوی چییە زمانی کۆمەڵی چییە یعنی ئەس تابلۆیە دخوێنم و تەماشا دکم یعنی دوێ پرسا جیهانی بوونێتە یعنی هەن جاران شێوەکار ئەم ببێژن جل و بەرگێکی کوردی ئەی ژنێکێ بکارتین یعنی بۆ مێ وەک ئەم ببێژن وەک تەماشەوانێکی کو یەکی پڕ نۆرمال ئەس دەزانم کو ئێکوێ ئەو تابلۆ چێکریە کوردە لێ لەگەلێک جیها بتەنێ ئەز وەک تەماشەوان دەبێ ئەس بڕەنگ دانوستەندنێ بکەم ئەو سەقافا و ئەس دانوستەندنێ بڕەنگ بکەم وەک تەماشەوان ئەوژی پرسەکە کێشەیەکە ئەزی چاوەک بکارم خۆ خلاصکەم چێژەکەی وەربگرم. من باوەڕم وایە هونەر مەسەلەی ناسنامە نییە زیاتر. هونەرمەند تابلۆی هونەری هەویە نییە واتە تۆ ئەو وەختە ئاساییە تۆ هەویەکەی خۆت پیشانی بەرامبەرەکە دەبیت. مەسەڵەن کاتێ من کار لەسەر ژنەکەم بە دڵنیاییەوە فۆرمی کارکردنی من لەسەر ژن فۆرمێکی جیاوازە لەگەڵ کارکردنی هونەرمەندێکە لە فەڕەنسا دەژی و لەسەر ژن ئیشەکەات. لە ناو تابلۆکانی من پرۆژەیەکم هەبوو لەسەر ژن و ئازادی ژن لە ناو ماڵە. ئەو پرۆژەیە بریتی بوو لە دروستکردنی دەرگا یا چکە بە باوەڕی من مەگزیمام لە ناو ماڵێکە هەشت بۆ دەرگا هەیە و پەیوەندی ژن و دەرگاکانی ناو ماڵێک تەنها ئازادی ژنە کە لە ناو کۆمەلگایەکی دواکەوتووە ناو کۆمەلگایەکە کە بەو شێوەیە هەست بە ئینەکات. ئەگەر تابلۆکان بە تاکتاک بیگری ڕەنگە هەریەکەیان فۆرمێکی هەبێ کە جیاوازتر بێ لە مۆزوعی ئازادی ژن. بەڵام کاتێک کۆنسێپتەکە بە کاملی هەموو تابلۆکان لە ناو ماڵێکە چکە کۆنسێپتەکەی من وا بوو تەواو دەکەن بڵێ کۆنسێپتەکە ئەبەو شکڵە بوو کە ماڵێک هەموو دەرگاکانی لێکرێتەوە ئەم تابلۆیانە خرتە جێگای دەرگاکانی و کۆنسێپتەکە پەیوەندی بە خودی سپیسی ماڵەوە هەبوو و پەیوەندی بە ئازادی ژن لە ناو چوارچێوەی ماڵە. بەڵام ئەگەر تاکتاک بیگری ناسنامەی خۆی ونەکە بەڵام کاتێ لە ناو کۆنسێپتی شەکەیە نمایشەکەی خۆ دەکەیت ئەو وەختە ناسنامەی
کۆمەلگای تۆ دەرەکەوێتیایە نەکرێت بۆیە بە باوەڕی من تابلۆیەک بە تەنها جوسئیاتێکی بچووکە لە کارکردنە کۆی گشتی مەفهومی ئیشکردنەکەت ڕەنگە ناسنامەکەت بناسێتەوە بۆیە ناکرێت لە تابلۆیەکە ئەگەر من کاراکتەری دروست کەم جلی کوردی لە بەرابێ تەنها بۆ ئەوە بێ کە تۆ بیزانی کەمە کورد بەڵام بۆ نمونە من لە ئیشە تەجریدەکانمە تەجریدی کاملەوە هیچ فیگەرەیە فۆرمێکی تیان نیە بەڵام ئیحساس لەم زەمەناکەیت بۆ نمونەیەکێک لە ئیشەکان کە دواتر دەتوانی بیبینیت سلسلەیەکیشی تەجریدە بەڵام لە هەر هەمویانە پەڵەیەشی ڕەش دەبینیت لە ناو فەزاکەیە و ئەم پەڵە ڕەشانە ڕەنگە هەرێکە بە نوع تەویلیکە بەڵام هەنێ لە تەویلە ئەساسەکان بۆ ئیشەکەی منەوەیە کە بریتە لە پەرچەمی ئەو حرەکە ئیسلامی تون ڕەوانەی کە لەناو ئەو جێگایانە ئەو ڕەشیانەکە نەبێن طبیعەتی ئەساسی ئیشەکە طبیعەتێکە هەستەکەی لە سروشتی کوردستانەوە نزیکە لەبەرەوەی سروشتێکت هەیە تۆ زیاتر ڕەنگی ئۆکەری و قاوەیە سروشتێکە کە لای تۆ ژینگە فرامۆش کراوە سەوزایی کەمترین نسبەی گرتووە ڕەنگە لەم فۆرمانەیە بیان ناسیتەوە ئەو وەحدە بچووکانەتیایە ڕەنگە ئەو پەڵەڕەشانە بۆ من ضرورەتی هەبێ لەبەری لە جێگایەکە ژیمەوە پەڵەڕەشانە حزوریان هەیە و بوونیان هەیە و تەسیری گەوریان لەسرم هەیە بە هەمان شێوە ڕەنگە لە وڵاتێکی چوزانم کەناردەریا بێ ڕەنگە و پەڵە ڕەشانە پەڵی شین بن ڕەنگە نوعێکی کە بن ڕەنگە فەزایەکی ئۆکەری نەبێ فەزایەکی شین بێ من قەناعەتم وایە هونەر یاخود تابلۆ پێویستی بەوە نییە کە هەموو وەحدە بچووکەکانی شیکەیتەوە بۆی بەرامبەرەکەت تێبگە یا تەنها ئەوەنە بچوو شیکەیتەوە کە تۆ بێنیتەوە ئاستەی کە من پێت بڵێم من هونەرمەندێکم کوردم ڕەنگە ئاخاوتنی من زیاتر ئاسانتر بێ بۆی تۆ بگەێنم کە من کوردم و من شانازی بە کوربوونی خۆمەوەکەم و جێگایەکم هەیە ڕەنگە بتوانم قسەی لەسەر بکەم بەڵام لوغەیەکی کەشم هەیە وەکو کورد کە لوغەیەکی جیهانیە کە پەیوەندی بە ئینسانەوەیەوە پەیوەندی بە خودی ئینسانی ناو ئەم گۆی زەویەوە هەیە کە خەمی من فەرقینە لەگەڵ خەمی ئینسانێکی ئازادی خواست لە فەڕەنسا یا لە بەریتانیا لە هەر جێگایشکە یعنی بە هەمووان شێوەی کابرایەک دکاری بپرسێ بێ باشێ ئەو کالیسات و ئازار و دەرد کا گێرنیکە کووردا بۆ تونە یعنی ئەوژی پرسەکە شێوەکارم دکاری بێ پرسینە ڕاستە من باوەڕم وایە هونەر لە هونەری کوردی بەگشتی هونەرێکە کەمێک لە دواوەیە و هونەرێکە ڕەنگە فۆرمێک لە تەبعەتی وەرگرت بێ بۆ هونەرەکانی کە لە وڵاتانی کە ژێردەستەین و فۆرمێک لەو فۆرمانە زاڵە بەسەریاوە کاری بۆ کردووە و هەندێک جار قەناعەتم وایە ئەگەر بیرت لە دیواربندێکی گەورە بۆ ئیشیشی وا کرد بێتەوە بەردەوام تۆ سانسۆرت لەسەر بووە توانای ئەو هینت نەبووە کە بۆ ئازادی کە چۆن پیکاسۆ لە جەرنیکاکاری کردووە و ئیشی تیا کردووە و حتا فەزای هونەر لەو زەمانەیە چ فەزایەک بووە ئەو فەزای هونەر لە زەمەنی تۆیە لە چه ئاستێکایە من باوەڕم وایە کاتێ هونەر قیمەتی دەگاتە باڵایەکی بەرز و لەسەر ئاستی هەموو کۆمەڵگاوە لەسەر ئاستی تاچی بینەر کە دێتە ئەوێ ئەو وەختە هونەر خۆی ڕێچکەی زیاتر و گەورەترە دۆزێتەوە بۆ کارکردنی خۆی بۆیە دەبینی دایم فۆرمەکان پسوو گەبنەوە فۆرمەکان تعبیرەکانیان لاوااسترە بەرامبەر بەو ئیشکردنە چکە بیرت نەچێت تۆ ئەگەر دیواربندێکی ئاوا گەورە دروستکەیت و جەیەکت نییە ئەو دیواربندە گەورە پارێزێ ڕەنگەیشی زۆر گەورەمان هوبێ بەڵام لە زەمانێکی دواترە ئەو ئیشە لە ناو چۆیە فەنا بۆیە فەوتاوە تۆ بیرت نەچێت تەنها ئەمە کاری تابلۆ نییە لە ناو سلێمانی ئەگەر سیرکەی میعماری کۆنت لە تیاچوون و فەوتانەیە کە هەستەکەی ئەمە وڵاتێک نییە کە 250 ساڵ بێ دروست بێ هەستەکەی ئەمە شارێکە 20 ساڵە تەمەنێتی لەبەرەوەی هەموو هینەکانی لێ سەنگراوەتەوە هەموو بۆیە لەو باوەڕەیە هونەر بەتەنیا ناتوانێت بازی گەورە بە ئەگەر هەمووی لەگەڵیا ئەو بازەنەیە هەموو لەگەڵیا ئەگەر پرسە بۆ ساژی بێکردن
يعني بيجن كردستان ودابشكرن وسنور وبوشي وأوجي أزار كتير يعني بيجن كرد هرتي ديجين تاسته باشه يعني أجر بحثا شعر بكم ونوسران ودر أو للايكي لي وكشي وكار حتاني كيجان الرادية مثلا وك أزمون وتجربة شي وكاري لروج آوا لباكر لروج هلات آقاه لهبدو همه تجربين هبدو دبينن متابعة هبدو دكن أف شي وازو أف تابلو لبر لور حتاني كيجان رادية نيزي هبن دوري هبن دي دربريني دي درانج دي يعني بقشتي بشتكي وصمرو بتكاري سيركە من پێم وایە هەموو بەشێکی کوردستان خصوصێتێکی خۆی هەیە بله خصوصێتەکە هی ئەوە نییە کە بڵێ خصوصێتێکە کە زەمن وای لێ کردووە خصوصێتی خۆی هەبێ ڕۆژێک من پرسیارێکیەوە کرا ئایا ئەکرێ کوردستان بەگشتی یەک خطابی موحەدی هەبێت من قەنەعەتم وایە کوردستان بەگشتی ناتوانێت خطابێکی موحەدی هەبێت لەبەرەوەی زەمانەکە زەمانێکی زۆر دوور و درێژە حتا لە ڕووی کەڵچەریەوە زۆر شوێن لەگە زۆر لایەنە کەڵچەرەکە جیاوازە خطابێک کە هەبێ هەمان کۆکاتەوە خطابێکی قورسە لەم زەمانەیە و پێویستی بە زۆر دراسە و زۆری نێ خصوصیاتی جێگاکان و پەیوەندی لەگەڵ بەشەکانی تری کوردستانە هەرێکەوە بە شێوازێ بووە بۆ نمونە ڕەنگە ئەم بەشەی ئێمە سلێمانی زیاتر کۆنتاکتەکەی لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵاتە زیاتر نزیک بۆەوە پەیوەندی هەبوو و ئەو زەمانەی کە بەعز لێرە دەسەڵاتی هەبووە بە هیچ نوعێتەوە پەیوەندیت لەگەڵ سووریانە بوو لەبەری لە سووریا حتا کوردستانی ڕۆژهەڵات لە سووریا دوو حرەکەی سیاسی لە ناو عێراق و سووریای بڕڕێکە خۆیان سڕاعێکی گەوریان هەبوو و ڕێ نەبوو تۆ بچیت ئەو جێگایەوە یەکتری ببینی و بۆ باکووریش بە هەمان شێوە ڕەنگە ئەو کۆنتاکتێکی زۆر جوتیارانە بوو بێ کە لە بینی سلێمانی و ئەم منتیقەیە بۆ ئێران بووە لە ڕێی کاروان و لە ڕێی قاچاخەڕێ و لە ڕێی ئەمانەوە ئەو کۆنتاکتە و بە هونەری ئەوێ ئاشنا بوو بیت و ئانە ئێستا ئەم زەمانە تازەیەیە کە تۆ ئاشنا دەکا بە هونەری یەکتری و یەکتری پێ ئەناسێنێ و بۆ من ئیحساس بەوە کەم لەگەڵەوەیە کە دابڕانێکی زۆر گەورە هەبوو لە پەیوەندیەکانە بەڵام باوەڕم هەیە لە ڕووی هونەر و لە ڕووی ئەدەبەوە نزیکبوونەوەیکی زۆر سیر هەبوو بەبێ کۆنتاکتت هەبوو بێ بەبێ ئەوەی شوێندی دەهبوو بێ لەبەرەوەی یەک سروشتی ئازار تۆی کۆ کردوتەوە کە پارچە پارچە بوون و نەبوونی ئازادیە بۆیە لەو خاڵەیە سیرەکەیت نزیکبوونێکی زۆر هەیە لە بینی کارە هونەرەکان بەبێەوەی ئاگاداری یەکتر بوو بەوەی یەکتری دوینی بێ لێ ینی بە هەمان شێوەی ئەم ببێژن ئەگەر ئەم موسا ببێژن ئیجا کلتورێک دیترژی لە هەر بەشێکی لە هەر ئالیەکی لەبەر تورکی عەرەبی فارسی پەروەردەیی خوێندنا bi zimanê serdest û di heman wextê de şêwekarên ku li her cihekî ji van Kurdistanan em wisa bibêjin bê kultûrekê perwerde dibe bi zimanekî perwerde dibe û li zanko û li em bibêjin fakülteyên wan zimanan şêwekar jî dest bi xwendinê dike em dikarin tiştekî wisa bibêjin ku li her layekî li her aliyekî yani em bibêjin dikarê tablo dibin te'sîra şêwekariya Ereb û Türk û Farisan de be yani bibêjin Bexdad û Şam û İstanbul yan Enqera tiştekî wisa hey yana من پێم وایە ئەو تەسیراتانە هەیە ئەگەر وەڵامەکەم ڕێک جوابی پرسیارەکەی بەڕێزت بێ ڕەنگە ئەگەر باز لە مێژووی شێوەکاری بکەی لە هەر جێگایەکە و پێویستە سەیری سەرەتای دروستبوونی مەدارسەکانی ناو هونەر بکەیت یعنی بۆ نمونە ئەگەر بۆ زەمانەی کۆنی عێراق بگەڕێیتەوە کە یەکەم پەیمانگای تیا دروستە بێ و کۆمەڵی هونەرمەندی کوردیش لەوێ بن بە دڵنیاییەوە ئەو تەسیرە لەسەر هونەری ئەوێ لەسەر هونەرمەندی تۆ دروستە بێت و بە هەمان شێوە لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستانی ڕۆژ ئاواش بە هەمان شێوە من باوەڕم وایە بەڵام بەردەوام
ئەگەر بە حەق بە مێژوەکەیە بگەڕیت هوەری هەشتاکان و هوەری ساڵانی حەفتاکان و بگرە پێشتریش کۆمەڵێک وەحداتی معماری تیا بینیتەوە کە ئەم وەحداتانە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بەسەر زەوی ژیانی تۆوە هەبووە لە معماری ئەو زەمەنەتە ئەگەر تابلێ ئەو زەمەنە تا سەیری معمار بکەیت معمار بەردەوام معمارێکی نزم بووە معمارێ بووە کە هەستت پێ کردووە حتا لە خودی جوانکاریە ئەو جوانکاریە قوتە زۆری نەبووە محاولات هەبووە بۆ جوانی ناو معماری تۆ بەڵام بە هەمان شێوەگەر کاتێ لە بڕوانیتە ناو معماری بەخاو معماری ئەوێ معمارێ بووە کە باڵاتر بووە معمارێ بووە کە فراوانتر بووە و جۆرێک لە گەورەییتیا بووە من مەبەستم لەم خاڵەیەوەیە مەبەستم لەوەیە کە بەردەوام تاچی تۆ تاچێ بووە کە بە بچووکی سیر کراوە تاچێ بووە کە وەلانراوە تاچێ بووە حتا ئەگەر هونەرمەندێکی گەورەش بوو بێ لە ناوەندە هونەریە گەورەکانە کاری پێ نەکراوە و حتا ئەگەر خاوەنی ستایلێکی گەورە بوو بێ یا ناچار بووە هەڵاتووە لەوێ ڕۆشتووە یا خود ئەوە نیە نەیتوانیەوە بۆ شێوە کار بکە بە دڵنیایەوە تۆ لە وڵاتێکای وڵاتێکی ژێردەستە و وڵاتێکای کە تۆ مواتنی دەرەجە دووی و دڵنیام حتا شێوازی خوێندنیش خوێندنێکی دەرەجە دووە و من بیرمە لە ئەو زەمەنەی ساڵانی حەفتا و ساڵانی هەشتاکان تەلەڤیزۆنی کوردی کە تەلەڤیزۆنی کەرکووک بوو بەردەوام تەلەڤیزۆنی کەرکووک ئەو هەواڵانەی ئەجێڕایەوە کە هەواڵی ڕۆژێ دواتری تەلەڤیزۆنی بەغا بوو یعنی دایم پیشانیایی حتا لە ناو خودی میدیایە تۆ مواتنێکی دەرەجە دووی تۆ دوێنی منی تۆ ئەمڕۆنیت و ئەمڕۆ منم تۆ ئەوە هینی ئەتر لەمەوە سەرچاوە سەیری کە بۆ خودی هوەر و خودی زانست و مۆزیک و هەموو ئەوانە حتا تۆ ساڵەیەکی باشت نەبووە ڕەنگە دەیان ساڵە لە جێگایەکە هەبێ و ئەمانە وەحدەتن بۆ ئیشکردن واگە ئەمانەت نەبێ هوەر بۆ خۆی وردە وردە ئەپوچێتەوە وەکو برینێ گوایە گەر تۆ بەردەوام توانای عیلاجکردنی نەبێ و ئەم برینەتە شەناکە و بۆگە نەبێ و ئەو گۆشتە ساغە نامێنێتەوە ئەپوچێتەوە و هێزی نامێنێ و ئەمە دایم کارکردنی ئەم هێزانە بۆ کە نەیانویستوە هوەر لەم جێگایە بووە و خۆشبەختانە هوەرمەندی ئێمە لە هەموو بوارەکانە توانیوێتی جێدەستی دیار بێەوە بە دڵنیایەوە لە ڕۆژهەڵات ئێمە کۆمەڵێ هوەرمەندمان هەیە کە لەسەر ئاستی وڵاتی سووریا حسابی بۆ دەکرێەوە و کاتێ باسی هوەری شێوەکاری سووریا بکەی ناتوانانی ئەگەر دوو ناوی هوەرمەندی سووری بڵێ ناتوانانی دوو هوەرمەندی کوردی ڕۆژهەڵات باز نەکەی یا سییان زیاتر بگرە بۆ زیاتریش بەشێک ئەم ببێژن ینی باوەرم زۆرن ژی لێ مثلا لە وڵاتێن ئۆروپایە لە ئەمریکایە لە کەنەدا لە ئوسترالیایە شێوەکارین کورد هەر لەو جغرافیا بەلابوونێ و پرسیارجی وسایی هەتانی ئەم ببێژین کیژان ڕادەیە دەعالی ئەگەر تەکنیکی بێ ئەگەر شێوازێ ئەم ببێژن ئاباکردنا تابلۆیە بخۆ بێ حتانی کیژان ڕادەیە یان کیژان مشتەوەی سوود وەرگرتنی جوان جغرافیا و کولتورێن جهێ و تابلۆیەن جهێ و ویجا ئەگەر ئەم بەحسا ینی موزەخانە و دنیا بینی و شتێکی وسا مرۆڤ دکارێ بڵێ کو شتێک هەیە یانی بۆ ئەوێن کو لە دەرەوە دشین نا بە دڵنیاییەوە ڕەنگە پرسیارە هوەرمەندێکی دەرەوە زیاتر جوابی باتەوە بتوانێت چونکی دچن و تێنستە کوردستانی و هەر پێشەنگەها چێ دکن و ڕاستە ئەمە من زۆرێکمان بینیوە من بۆ خۆم ڕەنگە ناوی هەندێک هوەرمەند ناڵێم بەڵام هوەرمەند هەبووە کە لە ساڵانی حەفتاکانە و لە دەرەوەی وڵات ژیاوە بۆ من پێشەوەی وەختەی کارەکانیم نەبینی بوو بەڵام بۆ من هوەرمەندێ بوو زۆر گەورە بوو و من باوەڕم وا بوو ئەم کارانە هوەرمەندێکەوە زۆر باڵایە بەڵام لە دوای ئەو پەیوەندی کە لەگەڵ کوردستانەوە ئەو ئازادیەوە توانی سەفەر کرێ بۆ هەندێک لەو کارانەم بینی ئەحساسم کرد بێ ئەندازە کارەکان لاوازن و لەگەڵەوەی کە
لە دەرەوە ژیاوە و هەموو ئەو مۆزەخانویانە بینیوە ئەحساسم کردبەوەی کە هونەرمەندت هەیە لە ناوە ژیاوە کە هیچ کارێکی نەبینیوە هونەرەکەی زۆر باڵاترە و پێچەوانەکەشی هەرڕاستە زانی و پێچەوانەکەشی هەرڕاستەوە هونەرمەندت هەیە لە دەرەوە هونەرمەندێکی باڵایەوە خودی ئەو هونەرمەندەیە و توانە و سەلیقەی کارکردنی خۆیەتی بۆ ئیشکردن بۆیە لەو باوەڕێیان هونەرمەندمان هەیە لە دەرەوە کە ئاستێکی زۆر باشی هەیە و هیچ بە دەرنیە لەوەی کە هونەرمەندێک کە چەندین ساڵ لە دەرەوە ژیا و توانیوەتی کار بکە و بە پێچەوانە شۆهر بە هەمان شێوە پێم وایە ڕەنگە بۆ من ئەو هونەرمەندانی دەرەوە توانای ئەویان نەبوو بێ کە تەسیراتی گەورە لەسەر هونەری ناودانن و ڕەنگە مێشێ بێ لەو خەلەرانەی کە من لەوانیان بینمەوە ئەو مناقەشە چێت بێ کاکارم لێرە من بۆ خۆم لە ناو گەلەرێکەمە لە سەرەتای دروستبوونیەوە ئەوەی کە باوەڕم پێی بۆ لە ئیشکردنە زۆرینەی باوەڕم بە گفتوگۆ و حیوار هەبوو زیاتر و باوەڕم بۆ کە هەوڵ بەم زۆرترین نەدەوات چ لەسەر هونەر بێ و چ لەسەر ئەدەب بێ و یا خۆت فیکر و ئەوانە چکە باوەڕم وا بووە حیوار هەندێک دەرگات بۆ دەکاتەوە کە ڕەنگە لە ڕێوە حیوارەوە نەبوو بێ قەت ڕۆژە لە ڕۆژان لە دەرگای نەدابێ و یاخود پیشانی نەیابی کە بیری لێ بکەیتەوە بتانی شتام دەرگایش سەیریکەی بۆ هونەرمەند و نەک بۆ هونەرمەند حتا هەموو ئەوانی کە لە بواری معریفە ئیژەکەن پێم وایە حەلەقەیەکە و ئەم حەلەقەیە هەمووی تەندراوە بەیەکەوە و تۆ ئەگەر لە یەک بازنەی خۆتا بمێنیتەوە ئاگاداری کۆی حەلەقەکان نەبی هونەرمەندێکی کاڵ و کرچی یاخود ئەدیبێکی ئاست لە ئاسێکی ئینە نابێت بۆیە لە سەرەتایشکردنەوە من قەناعەتم وایە بووە گرنگە حیوار هەبێ و گرنگە جورئەت بۆ بەرامبەرەکە دروستکەی کە بتوانێت حیوارت لەگەڵا بکە و چکە بێدەنگی حیوارە کوژە بە بڕای و بوونی نقاش و کۆڕ لە ناو سپیسێکی ئاواهیە جۆرێک لە ئازادی دەیاتێ کە بتوانی قسە بکەیت و بتوانی پرس بکەیت و کاتی ئەم ئازادیە دووەرگرت یاخود لە خودی خۆتە توانیت ئەو سنوورەی کە بۆ خۆتە دروست کردو بیشتێنی و بیبەزێنی بتوانی پرسیار بکەی و خەمت نەبێ و ترست نەبێت لە پرسیارکردن من لەو باوەڕێم ئەمە ڕنگانەوەی باشیە بێ لەسەر کارەکە و من لە سەرەتاوە ینی بۆ منهەجێتە کارم کردو کاکارم ئەگەر بەسە سلێمانی بزا باشیوە کاری بگشتی بکەن یان بێژن پێشەنگە گەلێری موزەخانە بگشتی ینی لەگۆر بیر و بۆ چووناتێ ینی مرۆڤ چاوا دکارێ ڕەوش چاوایی یعنی نابێژن کام بەسە کێشەیەن بینەران و تەماشەوانان و تێدەگەهێژ و تێناگەێژ و ئەوە ئەبستراکت و ئەوە نزان چینە بەستە بزاب چاواییستە بە بڕای من خراپە من لە زۆر بەرنمەیە نمونەیەکی بچووکم هێناوەتەوە ڕەنگە لەم نمونەوە لی تێبگەیت لە کارکردن لەم شارەیە چۆن بووە هەڵبەتە هونەری شێوەکاری هونەرێکی تازە بووە لێرە لە سلێمانیا لە سەرەتای دروستبوونی گەلەریاتەوە گەلەری یەکێک لە هاوڕەکانم سالارمەجی گەلەرێکی هەبوو و جوودی شخصی بووە میکە دروستی کردو و توانی کۆمەڵی جموجۆڵ و ئەم فۆرمانە دروستکە لە پاشان لەبەر نەبوونی دەرامەتی ژیان لەبەری شخصی بووە و گەلەری داخرە پاشان گەلەری کە دروست بوو بەناوی گەلەری زامواوە و ئەم گەلەریە ماڵە کۆنەکەی ماڵی مامەسا برای مەحمە کە مابوو ڕەنگە ئەمانە هەمووی ڕێگای سوتفە بن ڕێگایە بن کە ئیتر چوزانم ئەو خانوواگەر لە زەمەنی خۆیان نەمابێ ڕەنگە و گەلەریەش نامە ئەو خانەوەدەیە بەخشیان و کردیانە گەلەریە کە لە دوای ئەو گەلەریەکەی من دروست و بنای گەلەری ئارامەوە ئەمەش بۆ خۆی سوتفەیە لەبەرەوەی من لە ماڵێکا ژیام ئەو ماڵی من سەردابێک و ژێرزەمینێکی هەبوو ئەگەر ئەو ماڵی من سەرداب و ژێرزەمینی نەبووە ئەو گەلەریەش بوونی نابوو و لە پاشانە گەلەری سێەمیان دروست بوو بەنای گەلەری سەردەمەوە گەلەری سەردەمیش جەزدیسانەوە دووبارەی سوتفەی بوونی خۆی دروست کردەوە لەبەر ئەو گەلەریە لە ڕووی ئەندازەوە ئەو بینایە بۆ گەراژ دروست کرابوو ئەندازیارەکە هەڵی کردبوو لە شکلی دروستکردنیە لەبەرەوەی زۆر نزم و بە کەڵکی گەراژ ناهاو دوایی بیری لێکرایەوە کە ئەم کرێ بە گەلەری واتە بوونی گەلەری لەم شارەیە بوونێکی سوتفە ئامێزە و بوونی شخصیە کە شخصانەکردنی کارەکانەوەتە خەڵکێکە لە خۆیە بورێتووە ئەمە پێشکەشەکەەوە ئەماکە لەبەرەوەی تا ئێستا تۆ مۆزەخانەیەکی گەورەت نییە
و مۆزەخانەیە کە بتوانێ واز لە هوەر بێنێ هوەر واز لێ بێنە مەسەڵەن مۆزەخانەیە بتوانێ کاری دەستی شارت بۆ کۆکاتەوە و ئەمە بوونی نییە. ڕەنگە خۆشببختانە لەم چەند ساڵی ئەخیرە لە ناو بینای ئەم نەسوورەکە کە پاراستیان ێستا توانیان مۆزەخانێکی دروستکەن هەم بۆ فەرشۆنە، بەڵام مۆزەخانێکی تازەیە بۆ مێژووی ئەم شارە لەبەرەوەی لە چەند ساڵێک تێناپەڕێ. بۆیە تۆ قسە لەسەر مێژووی دروستبوونیەکەی نەبوونی جێگا بە بڕای من بۆ نمایشکردنی کارە هوەرەکان و ئەمە بۆ خۆی زەرێکی گەورە لەو بەشە هوەریە دێت. واتە کە تۆ جێت نەبوو نمایشکەیت و جێت نەبوو شانوی تیا بکەیت و جێت نەبوو کە چوزانم گوندێکت نەبێ ما فیلمی تیا دروستکەیت، ئەمانە بۆ خۆی زەرەر لە ڕەوشی کارەکەیان و زەرەری لێن و بەرەو پێشی نابن و بە عقارێکی خراپایی بن، لەگەڵەوەی کە هەموو لۆمەکە ناگەڕێتەوە سەرەوەی کە لەبەرەی تۆ لەبیرت نەچێت تۆ لە وڵاتێک کە بەعس سەیتەرەی کردووە و ڕێت پێنایە و ڕەنگە لەو زەمانەیە ئەگەر گەلەری دروست کردە ڕەنگە ڕێیان پێنایتایە، ئەوەش بۆ خۆی دەور و تەسیراتی هەبووە. بۆیە سیرەکەی مێژووی هوەر مێژووی ڕنگانەوەی ئەدەبی تۆ بۆ ئەدەبە جددی کە ئێسا وەکو ڕیوایە وەکو شێعر و ئەمانە بەم شکڵە دەرەکەوێت واز لە کلاسیکەکانی مێژوویەکی تازەیە مێژوویەکی کۆنی. بەلی خوێندن لە چ ئاست خوێندنە هوەر شێوەکاری مەبەست. من بۆ خۆی دووبارە ئیشکالێتم لەگەڵ خوێندنی هوەرە هەیە. ئەگەر سەیری منهەجێتی خوێندن بکەی ئەو منهەجەیە کە لە ئەو ساڵانەی کە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای هەشتا کە پەیمانگا دروستە بێ، یعنی ئەم منهەجەتی کە ئێستا خوێندرێت فەرقێکی ئەوتۆی لەگەڵ ئەو منهەجەی ئەو سایانە کردووە و بگرە لە هەندێک شوێنی هەمان منهەجەتی منهەجی هوەری جوان بەڵێ هەمان ئەو منهەجەیە و منهەجێک نییە کە چکە بە بڕای من لە هەموو بەشێکە ئەگەر تۆ لێکۆڵەرەوەت نەبوو لەسەر ئەو بەشەی تۆ و نەتوانی خەڵکیێکی پسپۆر دروستکەی بۆ بتوانێت لێکۆڵینەوە بکە و بتوانێت ئیستنتاجی لێکۆڵینەوەکانی بابەتۆ بۆ پیشانت بە کە ئەمە لایەنە ئیجابی و سلبیەکانی تایە لەو باوەڕێیان ئەگەر ئەمەد نەبوو ئەم خاڵت نەبوو تۆ بەردەوام لەسەر منهەجەتیشی کۆنەگەڕی لەوەڕی هیچ کەسێکت نییە لێکۆڵینە لەسەرەوە منهەجەت بکات و داتایەکت لە بەردەسانیە کە پیشانت بە لە زەمانێکە ئەم منهەجەتە چ دەور و تەسیراتێکی لەسەر ڕوتی هوەری تۆ هەبووە و ئەگەر ئەم منهەجەتە بەردەوام بێ عقارەکەی بەرەوچوو ئەبات و کاتێک کە ئەمەد نییە تۆ بەشەکان نبینی و ئاستەکەی ئەمە کارێکی سنەتیەوە تۆ هەردەی خوێنیت و ئەمانە ئەو منهەجە ڕاستەقینەیە و بۆیە بڕای من بوونی با حەز لە مەجالەکانە دەور و تەسیراتی لەسەر منهەجێتی خوێندن دەبێت توانێت عقارەکەی بەرە و باشتر بەرێ بۆ یەک کاتێک ئێساوت نییە لەو باوەڕێم خوێندنی هوەرە جوانەکان خوێندنێکی لاوازە بە بڕای من. کاکارم کۆڤار ڕۆژنامە تشتێکی وساهی تایبەت بە شێوەکاری لە سەرەتای پێما بێگەر مێژۆکە بە هەڵیانە بم سەرەتای ینی لە 2000ەکانە بوو گۆڤارێکە بوو بە ناوی گۆڤاری شێوەکاریەوە بەس بەداخەوە گۆڤارەش نەما من ڕەنگە زاکیرەم یارمەتیم نەیە ئەگەر پێشووتر گۆڤارێکە بوو بێ نازانم بەڵام پێش ئەو پاشکۆ هەبوو پاشکۆی جەریدەکان جەریدەکانی جەریدەی ئەهلید نەبوو جەریدەی حیزبی بوون و ئەم جەریدە حیزبیانە پاشکۆیەکی ئەدەب و هوەریان هەبوو بەڵام ئەم پاشکۆیانە لە ڕیپۆرتاژی بچووک زیاتر نەبوون ئەم پاشکۆی جەریدانە ئەزانی و بۆیە بە بڕای من تاکە گۆڤار چەند ژمارەیەکی لە دەرچوو تایبەت بە شێوەکاری گۆڤاری شێوەکاری بوو لە هەولێر دەرەچوو ئەو هاوڕێیانە قەرەنی جەمیل و کاک حەمید جەمال و ئانیان بڕێ بەس بەداخەوە ئەویش داخراوە ئەویش نەوە. باشێ ئەم ببێژن ئێستا چی پرۆژە لەبەردەستە یعنی تایبەت پرۆژە شێوەکار ئارام عالی ئەوەی کە من کاریتیا ئێستاها ئەمڕۆ یعنی بێژن دوێ دەمێدە ئەوەی کە من دروستم کردووە ماڵێکە لە ژێر زەویەکە و تایبەتە بە هوەر و کارکردنەکانم زیاتر بۆ ئەو ماڵەیە و دیسانەوە دروستکردنەوەی دووبارە حیوار و دووبارە نیقاشە من زۆرینەی کارەکانم کاری گەورن و کارێکن کە 2 مەتر بە 2 مەتر و بۆ من شوێنێکی نمایشکردن نییە کە بتوانم ئەو کارە گەورانیتیان نمایشکەم یعنی کاتێک کە من بڕیارما لە گەلەرێکی خۆما چەند ئیشێکی کەم نمایشکەم دڵنیا بووم کە سپیسی گەلەرێکەکەم شایستەی و کارە گەورانە نییە بەڵام
جێک نەبوو بۆی کە بتوانم کارە گەورەکانی تیان نمایش بکەم و بۆیە لەو باوەڕێیان کاری نوێشم دووبارە لە ئیشی شێوەکاری هەردیسانەوە شوێنم نێتیان نمایش بکەم تەنها لولکردنیەتی و هەڵگرتنێتی پێشەنگە ینی گەلێری شێوەکار ینی چ لەڤر و چژی ئەم ببێژێنێکی دەربێک وەختا کوتێن و پێشنگەها و هەر ڕادگیرن و تێکیلی چۆنە بینەر چوون هاتێن ئەگەرم ببێژین کەڕین یعنی ئەم ببێژن خەلکێن و ساهن ڕاژە تابلۆیەکێ ماڵە خۆدەی نشونا ینی بگشتی چۆن حرەکەت تێگەم من لەو باوەڕێیان بینەر دروست سەکرێت بینەر هێزی ئینتاجی تۆیە کە بینەر دروست سەکەت و بینەر ڕاکێشە بۆ بینین و بۆ نمونە گەر لەسەر خودی ڕەنگە نمونونەکە لەسەر شێوەکاری نێنمەوە لەسەر نووسەرێکی عەرەبی ێنمەوە ڕەنگە ئەگەر خودی ڕیوایەکانی کاک بەختیار عەلی سەیرکەی زۆرترین فرۆشی هەیە بەڵام ڕەنگە ڕیوایەیەکی کە بەو شکڵە فرۆشی نەبێ و بینەری نەبێ خوێنەری نەبێت و ئەمە خودی بەختیارە کە دروستیەکات و لەو باوەڕەیان ئینتاجی زۆر و نمایشی زۆر و کاڵوکرچی لە نمایشی زۆرە زەرەرێکی بێئەندازە گەورە لە بینەرەداد و بینێرە تۆرێنێ لە ئیشکردن یەکێک لەو خەلەلانەی کە بە بڕای من لێرەیە هەیە و لەم ماوەی ئەخیرە زۆری نمایشێکی کاڵوکرچ و کارێکی وای کرد کە بینەر بتۆرێنێ نەک بینەر زیادکات بۆ ئیشکردن زۆری نمایش مانای ئەوە نییە کە زۆری بینەرت دەبێت و پێ دوا بێ گەر نمایش زۆر بکەیت تۆ دەبیتە خاوەنی بینەرێکی زۆر و ئەوە کاری توانا و قدرەتی کاری تۆیە کە بینەرێک ڕاکێشێ ڕەنگە میدیا و ڕیکلام دەور و تەسیراتی زۆری هەبێ بەڵام لەو باوەڕەیان بەشێکی کە ئەگەر بە وریاییەوە کار نەکەی بینەرە لێ تۆرێنەوە بینەرە لێ تەچێنێت بۆیە بینەری هونەر بەگشتی بینەرێکی زۆر باش نییە کە من هۆکارەکەی زیاتر ئەجەڕمەوە بۆ هونەرمەندەکە خۆی نەک بۆ هەر جار هەر وساژی دڵێن و ینی شێوەکاری بە شێوازی خۆ بە ستایلی خۆ لە لایەکی و لایەکی ترژی ئەوەی ئەم ببێژن بینەرچێکردن و تابلۆ فرۆتینژی ئەوژی هونەرێک جهێوازە یعنی تشتێکی وساژی جارجارا بەحث دکەن ینی ئەو شێوەکار دزانی چاوە بفرۆشێ ئەو نزانێ ئەو تشتێکی وسا ڕاستە دووبارە ئەمە پەیوەندی بەینەوەیە پەیوەندی بە گرنگی ناقد لەسەر کارە هونەریەکانت و من لەو باوەڕێم ناقد دەتوانێت هونەرمەندێک زۆر بەرز کاتەوە و بەمەرجێ گەر خوێنەرت هەبێ چکەمەش بۆ خۆی کێشەیەکە و ئەمە دەتوانێت هونەرمەندێک لە هونەرمەندێک جاکاتەوە و کولتوری دروستکردنی کولتوری کاری دەست بە گشتی نەک تابلۆ بەتەنی ئەمە کولتورێکە لەو باوەڕێیان بۆ زەمانێکم کولتورە فەوتاوە بۆیە گەردی قەت بێ لە شاری تۆیە کاری دەست زۆر کەمە ڕەنگە لە زۆربەی شارەکانی کە بە تایبەت کوردەکان ناڵێم ڕەنگە ئەگەر من باز لە عێراق بکەم ئەگەر لە ژووربیشا سیرکەی لە بەها سیرکەی هەتا ئەم لەحزەی ئێستا کاری دەست هەیە و کارێک هەیە بازاڕی تایبەتت هەیە بە نوحاس و ئیشی تیاکرێ و بازاڕی هەیە و خەڵک ئەوێ ئەمەی هەبێ لە لای تۆ ئەم میهنەیە میهنەیەکی وەلانراوە و بۆیە بۆ خەڵک ئەو گرنگی نییە کارە دەستەکانی هەبێت و تابلۆ بەشێکە لەوەی کە کاری دەستەوە ئیشە من قەنەعاتم وایە ئەمە شتێک نییە بە بن بەس گەیشت ئەمە پەیوەندی بەوەیە کابێ یاسایەک یا سیاسەتێکی کولتوری هەبێ کە بتوانێت ئەمە بە کولتور کاتەوە و زیینووی کاتەوە و ئەم سیاسەتە
لە کۆمەڵی جونگەی حکومڕانیە جێی خۆی کاتەوە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و پارێزگا و شارەوانی و ئەم شارە ئەمانە ئەتوانن ئەم سیاسەتە دووبارە زیینگو بکەنەوە و لەو باوەڕام کە ئەمە زیینگو بووەوە کە ئەمە توانی بەهای کارە دەستەکان بۆ خەڵک کە بوونی هەبێ لەلایەن لەو باوەڕام تابلۆ بە دەرنابێت لەم بەشە و بازارێک بۆ تابلۆ دروستەکە بەڵام ئەگەر ئەم سیاسەتە پەیڕەو نەکرێ تابلۆ بەتەنیا ناتوانێت بێتە بازار و فرۆش و کڕینی پێ کاکارام ڕەوشە کەریکەتێر چاوایی لە سلێمانی ینی بگشتی هەم بگشتی چونکە ئەمبەر داوی دەچن دەقا هەری داویە و مێژبیر کردبوو خراپە بەداخەوە بێمە حتا نەک کاریکاتێر لە بواری تەنزنووسینیش ڕەنگە لە پەنجە دەستێکی زۆرە بۆی کە ناویان بێنی کاتوان لە مەجای تەنزنووسی نابنووسن و لەو بوارەیە بەداخەوە و زۆر لاوازە و ئەگەر هەش بێت قووەتی کارە هوەریە کاریکاتێرەکان وەکو هوەرێکی کاریکاتێر بیرکردنەوە لە قووەتی کارکردنەکە نەبوو ئەوەندەی کە بەسەریعی بتێشتێ دروستکەی بۆی دەربڕینێکی هەبێ چکە کاریکاتێر ئەوەندەی کە فکرەکە فکرەیەکی تەنزەوە و ئینسان دێنێتە پێکەنین هەندێک جار فۆرمی دروستکردنی کارەکە دوو ئەوەندە بەهێزیەکە بەداخەوە لاوازە لای بەرحال زۆر 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 سپاس بۆ ئامادەبووناتە پڕکێف خۆش بووم بڕاستی بهێوی و میدا گەلێک جاری ترژیم هەبدوو بینن و هەر دەرباری ئەو دەرد و کولی ڕنگ و هەلبەست و تابلۆ و هەر قسە بکەون هەرجی ئەم ببێژن هەریەک بشێوازی خۆ دەرببر و بیر و بۆ چونێن خۆ ببێژێت بینەر و تەماشەوانین هێژا بنابێ خوێ و بنابێ میێوانی خوێ شێوەکاری کورد ئارام عەلی سپاسیەکە پڕگەرم بۆ تەماشەکردنەوە گوهداریکردنەوە حتانی هەفتیا بێمە دیسا هەبدوو بینن دیساژی شەبە هەجرانێ دێ دیساژی هەولدانا پێشکەشکردنا دەنگێکی دن ڕەنگێکی دن چێژەکە دن و بیر و بۆ چوونەکە دن شەف خۆش سپاس دشەبا هجرانێ دە من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato